مامۆستا وەرە برام وەرە باشە وەستا گیانەوەهاتم کاکە ئەمام جارەش بۆم پەسەر کردیت ئەمە جاری پێشوش پێم وتی ئەمە دە جارە منم تاک بۆ پەسەرەکەم پێشم وتی ستۆپ بووە با تووشی حەجزێک نەبیت و زەرمەندێک هۆرە نەبی کاکە تێگەیت ئێستا من جارە بەتەوام کردووە ئەبێت تایی بۆ بکڕیت کەیفی خۆتە باشە بەسەر چاو خوا کەریمە بزانم چۆنە بێ ئەوە من پێم وتیت حەقەکە چەندێکە وەسەر ئەوە خۆی دوو پەنسەری تیا بە 4000ەکە بەڵام دوو لێسەرم لە بەرێ مشتری کۆنیت باشە دەست خۆش بێ ماڵە سەرچاوم بەخێر بێ بەخێر بێ عەزیزم سەرچاوم ماتی کرێکی لێکەمەوە ئینشەڵڵا خوا کەریمە کەیفی خۆتە من پێم وتیت باشە چاوەکەم وەستا گیان دەست خۆش بێ براکەم الله خوایە تەوەکەل بە تۆ خۆ ئەوە پاترێکەشم سووتا بە قورا هەمژیش ناکەم ئەوە چیە مامۆستا چی بەسەرا چۆن شێت بوومە دەست ئەم سارەیەوە والله پاترێکەکەم سووتا برام هیچ ناکەم خەمن نەبێ پاتی نوێشمان هەیە قەینا نا بەس تۆ ئێوە جارە پاڵێکم پێ بنە زەحمەت نەبێت ئاکوڕی نەوەرن بەشک و پاڵ بە سارەکەی مامۆستا بنێن سبە ئیش ناکات مامۆستا ئامادەی ئامادەم ئێڵا دەی دەستا خۆش بێ چیمان بەسەر هات بەخوا سوودی نییە ئەوەندە تایم پەسەر کرد و بە پاسارمیش پێ کرد حەیامان چوو بە قورئان دەبێت تازە و پاترێکی بۆ کڕم هیچ حەلی ترم نییە بەس ئاخ چی لەو زاڵمە بکەم هەر کە ناو پارە دێنم شێ دەبێت چی بکەم بەخواوا باشە تەلەفۆنی بۆ زاوەکەم بکەم بۆ لە گشتی چاکترە ئەلو چۆنی حەسەن شکر باشی سپاسەکە مامەجان تۆ چۆنی ئەحواڵت وەزە چۆنە ئامۆژت چۆنە لەخوا بە زیاد بێ هەمومان باشین کوڕم حەسەن لەکوێی وەڵی مامەجان ئەوەی ڕاستی بێت لە ماڵم بەس بەتەمای دەچونم ئەمرکە من لە خزمەتتدا ئەوەی ڕاستی بێ کوڕەکەم ئیشێکم پێ بوو بەس بە تەلەفۆن نابێت چاوەڕێم کە لە ماڵەوە هەر ئێستا دێم بۆ لات باشە بەسەر چاو مامەجان من لە خزمەتتدام ئەوە چاوەڕوانتم باشە باوکەکەم دەرنەچی هەر ئێستا گەمە لات دەی کوڕەکەم خواحافیز خواحافیز باوکەکەم خواحافیز
السلام عليكم شلوني باشا بخير وياكم سات شعوك باشا فرد السلام عليكم باشي تجرب خوش بیا و سلامت بی چونی تو باشی یا خوا بيوي من سلامت مقسم يا اخوان راجل كرم فرد صحتك شلونه؟ سباسك لقال ايش كانت شلوني كرم سباسك يا اخوان راجل سفر وساو كيف امريكا ما هو القاسي بكرك ايش ضروري بينا امريكا من لا خدمه الدم يا أخوة بخير يا اخوان بيقول سكن بس خوش بك سلامت بي البنت هيك مواني شدني لا والله لا خريجي شو كان سكن خو خالي لابو شو عم يعني باوكك اي شو انتي والله الاخوه بس الحمد لله واول بالعكس هاي دس خوش بباو بس شو صار بيه ايه كرم ده قباسه وزعتها والله باشي يا اخوان زين سباسك اقسم روساك ما بقول انا باوكك بس شو رباو جاندي بلغ فرمو ئەوەی ڕاستی بێکوڕم سارەکەم تایەکانی کۆن بۆ ڕزیوە بە کەڵک نەماوە پاتریەکەشی لە کار کەوتووە یعنی پاتریەکەشی لە کار کەوتووە باوەیە ئینجا هاتوون بۆ لات ئەمەوێ 250,000 بدەیتێ بە قەرز هذا 250,000 بۆ ئەوەی کوڕە مەزای بۆچیمە 250,000 بدەیتێ بە قەرز بۆی جووتێ تایە و پاتریکی پێ بکڕم بەس ئەوە بین خۆمان بێ کوڕم تو بڵێ ملیێن بۆ دەخمە سەر چاو چاوت خۆش بێ بەخوا لێر ڕابینم بۆ هاتمە بۆ لات ئای دەست خۆش بێ کسەکەم هەزیێتە کێشا باوکەکەم کاکە دەست خۆش بێ زۆر سوپاس لە خزمەت دام سەر خۆردن فرد ئیشەکانتەوەکەم باوكم بكرة ايش هيك تاولك بەخوا کەسم ئیشم هەیە بێ بڕۆم ئەو ئیشانم تەواوکەم ئینجا ابني ولا يوروبو جارێککە ئیشاڵا دێمەوە کوڕم سەرتان لێدەم باشە باوکەکەم دێکڵ کسەکەم سەلامەت دنیا خۆ خبيان لي حرام ئێوان چی بۆ خێر بەم بیانی زوارە دەرگانە هەناو ماتە خوارە بەخورا خێر بوو تو خيرت يشتوها هێواش مەزال وەرە ژوورە زاری بە حەمەنە وەرە ژوورۆ وەرە بزانم چی بووە سي شو خوي جيلك وەرە ژوورۆ يعني هيج نبوة نازاني تشي بوا نازانم چی بووە خەسوو جان بەس تێ بگەێنە بدام چی بووە برسيارك اللي كم براسي جوابم دوا اقرنا اما اروخين بسرتا بارد بقرز داو بخزور ديالنا قەرز قەرزی چی نا قەرزم نەداوەتێ ئێوە قەرزی بدەمێ ناوەڵام من قەرزم نەدا پارێکی و حاڵیشی راستي بيبلي قەرزی چی و حاڵی چی بۆ پاری بدەم بە قەرز نەمداوەتێ قەرزم نەداوەتێ حسن ميشكم تقي دو بارد بيطلع موا بارد داو بيالنا پارێکی بۆ من پاری بدەمێ نەوەڵا پارەم نەداوە پێی ئێوە خۆتان پارەتانێ محتاجی پارە نین ئیتر بۆ پاری بدەمێ نەوەڵا نەمداوە پێی دايكا او چی بوا لحسن ميرد بپرسا بزانا جنابي شكتني كي ناوتوا حسن چی بوا كتني چی باسي چی کا دايكم جو بقرا حتى ام حسنة ام كلاوتشيا اعترافنك براسي بيم نلي باشا بزان بارد داو بي يانا داو بي والله بارد دابي بي بقرز ابي جيان تاني طالبم جيان راوستا ابي مالك بس انا بروخين كورە اعتراف كاعتراف بەخوا من هەر شو اعترافیان پێم اعتراف